لە سەرەتای دروستبوونی ژیانی مرۆڤایەتی لەسەر زەویدا هەمیشە ئینسانە چاک و پاکەکان ئاواتێکیان هەبووە، ئەویش ئەوەیە ژیانێکیان هەبێ ئازاد بن، هەروەها یەکسانیش لەناو خەڵکا هەبێ. کەس بە حکمی پێگەی سیاسی و عەسکەری و حیزبی، بە حکمی دەوڵەمەندی و سەرمایەداریەکەی، بە حکمی بەهێزی قەوم و عەشرەت و هۆزەکەی نەتوانێ بیچەوسێنێتەوە و ستەمی لێ بکا و بیکا بە کۆیلەی خۆی. بە درێژایی مێژووی زەمان و زەمین خوای پەروەردگار وەڵامی ئەو داوایەی ناخی مرۆڤی چاکی داوەتەوە، ژیانێکی ئازاد، ژیانێکی یەکسان بێچەوسانەوە. خوای پەروەردگار بۆ هەموو قەوم و گەل و نەتەوەیەک پێغەمبەرێکی خوای ناردووە. ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت، پەیامی پوختی سەرجەم پێغەمبەرانی خوا سەلامی خوا لە هەمویان بێ، هەتا دەگاتە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئەوە بووە خەڵکینە دەبێ ئێوە ئازاد بن، تەنها یەکتاپەرستی ئەڵڵا دووربوون لە چەوسانەوەی مرۆڤ بۆ مرۆڤ، کەس نابێ کەس بچەوسێنێتەوە، ئەبێ ژیانێکی یەکسان و ئازاد بۆ خەڵک هەبێ. بەڵام بەهۆی لادان لە ڕێبازی پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، مرۆڤایەتی زۆر جار تووشی ئەوە بووە پەنا بەرێ بۆ ڕێبازی دەستکردی مرۆڤ کرد. ئەوە بوو کە سۆشیالیزم، کۆمۆنیستی، ڕێبازی مارکسیزم لە ڕۆژهەڵاتەوە سەری هەڵدا و گەیشتە عێراق و کوردستانی خۆشمان و تەواوی جیهانی زۆربەی ئەو سەردەمەی گرتەوە. لە سەردەمەکانی حەفتا و ساڵەکان تا کۆتایی هەشتاکانیش بە زۆری خەڵک و بە شانازیەوە خەڵک بیری چەپی هەڵگرت بوو. بەڵام وردە وردە بەهۆی ئەوەی لەسەر بنەمای دینی ئیسلام نەبوو و لەسەر دژایەتی ئیسلام دانرا بوو، ئێستا فکری چەپ هەم زۆر کەمە هەم زۆر شەرمە. جاران خەڵک شانازی بەوە دەکرد کەوا مرۆڤێکی چەپە، مرۆڤێکی مارکسیە، مرۆڤێکی سۆشیالیزمیە. بەڵام ئێستا خەڵک بە شەرمەوە، یعنی لە پەنجەکانی دەستێ ناپەڕن، ئەوانەی ئەو حیزبانش لەسەر ئەو فکرە دامەزراون ڕۆژ بە ڕۆژ دەپوچێنەوە، دەبنە پاشکۆی حیزبە گەورەکانی تر. لە بەرامبەر پوکانەوەی بیری سۆشیالیزمی ڕۆژهەڵاتی بەهۆی بێدینی و لادانی لە دین، بەتایبەت دینی ئیسلام، لە بەرامبەردا سەرمایەداری سەری هەڵدا. ڕەسمالیەتی ئەوروپاش هیچی کەمتر نییە لە سۆشیالیزم، ئەویش داوای یەک شت دەکا، ئەڵێ سۆشیالیزم دەیانگوت مرۆڤی ئازاد گەلێکی یەکسان. لە بیری سەرمایەداری و ڕەسمالی ئەوروپا و غەربیدا دەڵێ ژیانێکی ئازاد بۆ مرۆڤ، سەرمایەیەکی ئازاد، بازاڕی ئازاد، حکومەت هیچ تەداخل ناکە، هەر کەسە بۆ خۆی ئازادە چۆن شەریکە و کۆمپانیا بەڕێوە دەبە، حکومەت بەس باج و زەریبە وەردەگرێت. ئەمەشیان بەقەدەر ئەندازەی سۆشیالیزمەکە زەرەدی لە خەڵک داوە، ژیانێکی ناڕەحەتی بۆ مرۆڤی ئەم سەردەمە دروست کردووە. جا چۆن ئەمیان پێشوو لە ڕێبازی ئیسلام و دینی خوای حەق لایدا بەرەو پوکانەوە ڕۆیشت و نەما، ڕۆژگارێک بیری سەرمایەداریش بە ڕێزان لە جیهاندا نامێنێ. ئەم ڕەسمالیەتی ئەم ڕۆژ دەتوێتەوە. ئەی بۆچی خوای پەروەردگار 70 ساڵ کۆمۆنیستی ڕێگە پێدا حکمی دنیا بکە؟ ئەی بۆ سەرمایەداری ئەوە چەندین ساڵە هەیە؟ مامۆستای بیرمەندی گەورەی ئیسلام و دنیای کورد، مامۆستا ناسری سوبحانی بە ڕەحمەت بێ، لە کتێبی سیستمی سیاسی ئیسلامدا لە لاپەڕەی 90دا دەفەرمێ زۆر جار خوای گەورە بیری بێدینەکان دەسەڵاتیان فراوان دەکا، مەیدانیان دەداتێ با حکم بکەن، با دنیا بەڕێوە بەرن. بۆ ئەوەی خەڵک بە چاوی خۆی بیبینێ کە کەسانێک کە لە ئیسلام و دینی ئیسلام و قورئان لایەنداوە ناتوانن خەڵکی بەختەوەرکەن. هەر ماوەیەکە کە فوڵقوڵێکە هەڵدەچن، دوایی لە شوێنی خۆیاندا دەپوچێنەوە. ئەوەی دەمێنێتەوە و بەرهەمدارە و گەل بەختەوەردەکە بەخوا تەنها ڕێبازی خواناسیە، تەنها ئیسلامەتی ڕاستەقینەکەی خۆمان مسلمانانی بەڕێز.